بەنای خۆی بەخشەندە و میهرەبان. کتێبخانەی ڕۆشنایی دەنگی. ناوی کتێب مێشکت بناسە و بەکاری بێنە. نووسەران هیسەر سامسن و سین مایر. وەرجێڕان لە ئینگلیزیەوە ئاوات نەسڕوڵڵا ئەحمەد. شوێنی چاپ چاپەمەنی گەنج، چاپی دووەم ساڵی 2010. ژمارەی لاپەڕە 47 لاپەڕە. خوێندنەوە لەیلا عەلی ڕەحمان. کارەدەنگیەکان شاخەوان عەبدولکەبیر. پێشەکی لاپەڕە 5. خێنەری بەڕێز، ئەم نووسراوەی بەردەستت لەلایەن چەندین دەستگای پەروەردەیەوە دەستخۆشی و پشتگیری لێکراوە. هەروەها زۆرینەی زانیاریەکانی نوێن و لەم ساڵانەی دواییدا زانایان پێیان پێبردووە. لەگەڵ ئەوەشدا بە کورتی و هەندێک جاریش بە زمانی سادە و ئاسان خراونەتە ڕوو کە دەتوانین بڵێن بە کەڵکی هەر خوێنەوارێک دێت لە هەر تەمەن و قۆناغێکدا. تاکە هەندەرم کەمی سەرچاوەی کوردیە لەم بوارەدا و لە پاش وەرجێڕانی کتێبی خێراخێننەوە و بەهێزکردنی مێشک و لە چاپدانی بڕیاری وەرجێڕانی ئەم پەرتووکە خنجیلەیەمدا کە هیوام وایە بەدڵتان بێت و سوودی لێوەربگرن. سوپاس بۆ ئەو بەڕێزانەی لە وەرجێڕان و لە چاپدانی ئەم پەرتووکەدا هاوکاریان کردم لەگەڵ هیوای سەرکەوتن بۆ تەواوی خوێنەران. ئاوات نەسڕوڵڵا 17/2/2007. پێشکەشە بەوانەی لە خەمی فێربوونیاندان و مێشک و ئاوەز و ژیریان دەنرخێنن. بە مامۆستاکانم کە پێویستیان پێی نییە. بە قوتابیەکانم کە لە ناخەوە ئارەزووی سەرکەوتنیان بۆ دەخوازم. ئەمڕۆ گەورەترین و تاکە سەرچاوەی سەروەت و سامان لە نێوانە هەردوو گوێچکەدایە. ئەمڕۆ سەروەت و سامان لە ئەنجامی هێزی مێشکەوە بەدەست دێت، نەک هێزی جەستا. برایان تەریسی نووسەری کتێبی ئەو پەڕی دەستکەوت. مێشکە هەرە بەتوانا و زیرەکەکانمان لاپەڕە 8. ئایا دەزانیت کە تا ئێستا هیچ کۆمپیۆتەرێک دروست نەکراوە کە بەهێزتر بێت لە مێشکی مرۆڤ؟ توانە شاراوەکانی گەشەپێدانی مێشکمان بێسنوورن. ئێمە تەنها پێویستمان بە بەکارهێنانی ئەو توانایانەیە. لە سەدا 8 تێگەیشتنمان لە چۆنێتی کارکردنی مێشکی مرۆڤ لەم 10 ساڵەی دواییدا دۆزراوەتەوە. ئەمەش بەهۆی ئامێری MRI واتە وێنەگری دەنگدانەوەی موگناتیسی ئەم ئامێرە بۆ دەرخستنی وردەکاری وێنەی مێشکە بەهۆی شەپۆلی ڕادیۆیی و موگناتیسیەوە. هەروەها ئامێری CAT واتە ئامێری وێنەگری کۆمپیۆتەری. ئەم ئامێرە کۆمپیۆتەر بەکاردێنێ بۆ وێنەگرتنی بەشەکانی مێشک. ئەم وێنانە زۆر ڕوونترن لە تیشکی ئێکسی ئاسایی و وردەکاری بەشەکانی مێشک دەردەخەن. ئەم دەستگایانە دەتوانن ئەو بەشانی مێشک بخەنە ژێر چاودێرێەوە کە لە چالاکیدان لە ماوەی بیرکردنەوە و فێربووندا. ئەم زانیارە نوێیانەی کە باس لە چۆنێتی کارکردنی مێشک دەکەن یارمەتیت دەدەن لە فێربووندا بە کاریگەرترین شێوە. فێربوون لە بەشەکانی مێشکدا لاپەڕە 9. ئایا زانیاریت هەیە سەبارەت بەو بەشانەی مێشک کە پێوەستن بە فێربوونەوە؟ بەشە جیاجیەکانی مێشک پێکەوە کار دەکەن تاوەکو ڕێ بە ئێمە بدەن کە فێر ببین. بەشە جیاوازەکانی مێشک لاپەڕە 10. مێشکە توێکڵ. ئەمە ئەو شوێنە ئاڵۆز و گەشە سندوێی مێشکە کە تواناکانی بیرکردنەوە ڕێک دەخات و ئەوەی کە پرابلم سۆلوینگ واتە یەکەی چارەسەرکردن یان حەلکردنی کێشەی تێدا ڕوو دەدات. لێرەدا مێشک کاری بە شێوە و ماناکانە. سیستمی لیمبیک. ئەمە جێگەی هەست و سۆز و هەڵچوونەکان و یادەوەری ماوە درێژە. ئێمە کاتێک باشتر بەیاد دەهێنینەوە کە لە فێربوونماندا هەست و سۆز و هەڵچوونەکانمان بەکار بهێنین. بەشێک هەیە لە مێشکدا کە دەتوانێت فێربوون هێواش بکاتەوە یان ڕێی لێ بگرێت. ئەم بەشەش پێی دەوترێت مێشکی خشۆکەکان.
مێشکی خوشۆکەکان لاپەڕە 11. مێشکی خوشۆکەکان یان واتە قەدەمێشک ئەم مەشەی مێشک چاودێری مانەوەی مرۆڤە کە ئەم مەشە لە کاتی فشاردا ڕێ لە مێشکە توێکڵ و سیستمی لیمبیک دەگرێت و ناهێڵێت بیر بکەنەوە و یاد بهێننەوە جا ئەو کات فێربوون هێواش دەبێتەوە یان ڕێ لێ دەگیرێت. مێشکی خوشۆکەکان ئایا دەزانیت کە فشار دەبێتە هۆی ئەوەی ئێمەش هەروەک ژیانەمەرە خوشۆکەکانمان لێبێت؟ ئەم بەشە لەبەر ئەوە پێدەوترێت مێشکی خوشۆکەکان چونکە سەرەتاییترین بەشی مێشکمانە لە ژێر فشاردا زاڵ دەبێت و ئێمەش بە یەکێک لەم ڕێگایانە کاردانەوە پێشان دەدەین. کاردانەوەکان لاپەڕە 12. شەڕ دەبێتە کەسێکی شەڕەنگێز. ئایا تا ئێستا یەکێکن نەبینیوە کە چۆن میزاجی لەدەستداوە لەگەڵ قوتابێکی تر یان مامۆستاکەی؟ هەڵهاتن لە هەلومەرجی پڕ لە فشاردا هەڵدەین. ئایا تا ئێستا قوتابێکن نەبینیوە کە بەرەو دەرگا بڕات و بێ بیرکردنەوە بکێشێ بە دەرگاکەدا؟ وشک بوون توانای قسەکردن و جوڵانمان نامێنێت. ئایا تا ئێستا نەتبینیوە کە چۆن قوتابێکی ترسا و توانای بیرکردنەوەی لەدەستدا بێت و نەیتوانی بێت قسە بکات؟ ئەگەر لە هەر یەک لەم حاڵەتانەی سەرەوەدا بیت کاری فێربوونت بۆ ئەنجام نادرێت. فێربوونی کاریگەر لاپەڕە 13. ئایا تۆ فێرخوازێکی هێمن و ئارامیت؟ بەباشی فێر دەبیت بە مەرجێکە پەلە و هەڵەشە مەبە، ئارام بە، بە تەواوەتی و بە وردی بیری لێ بکەرەوە. داوای یارمەتی بکە، بە هەستێکی باشەوە لە خۆت بڕوانە. ڕاهێنانەکانی ڕیلاکسیشن ئەنجام بدە. فێر بە کە چۆن بەسەر پەرێشانیدا زاڵ ببیت. پلان بۆ کارەکانت دابنێ و هەرگیز مەهێڵە ئەرکەکانی ماڵەوەت لەسەر کەڵەکە ببێ. ئامانج بۆ فێربوونەکانت دابنێ و جار جار چامیان پێدا بخشێنەرەوە. کات بۆ هاوڵەکانت تەرخان بکە. تەندروستیت بپارێزە. ئاو زۆر بخۆرەوە. خەڵاتی خۆت بکە بە پارویەک لەو کاتانەدا کە پشوو دەدەیت. بۆ چاکترکردنی فێربوونت چێژ لە فێربوون وەرگرە. ئێستا کە فێر دەبیت. ڕاهێنانەکانی ڕیلاکسیشن لاپەڕە 14. ڕیلاکسیشن واتە خاوکردنەوە کە لە ڕاهێنانەکانیدا تەواوی ئەو ماسوولکانی لە لەشدان ڕزگار دەکرێن لەو گرژیەی کە چه هەستی پێ بکەین یان نا بوونەتە هۆی ماندووبوونمان. دەتوانیت بە چەند هەناسەیەکی قوڵ و ڕاکشان و کەمکردنەوەی گرژی ماسوولکەکانی لەش حەوانەوەی تەواو وەربگریت. گەر بێت و ئەو کەسەی ئەزموونی لە ڕیلاکسیشن هەبێت دەتوانێت لە ماوەیەکی کەمی وەک 10 خولەک بە تەرکیز خستنە سەر ماسوولکەکانی لەش بۆ خاوکردنەوە یان گۆڕانێکی گەورە لە دەروون و جەستەیدا دروست بکات و شەپۆلی ئالفا لە مێشکدا زاڵ بکات کە توانای فێربوونی چەند بەرامبەر دەبێت. هەروەها لەو کاتەدا فشاری خێنی دادەبەزێت و پێویستی بە ئۆکسیجن بە ڕێژەیەکی بەرچاو کەم دەبێتەوە. بەوەش تەندروستی و دەروندروستی پارێزراو دەبن. مێشکت ساف بکە. 1. فێربوونی کاریگەر لاپەڕە 15. ئایا پێیوەستیت بە فێربوونەکانتەوە؟ ئایا چێژ لە فێربوونەکانت وەردەگریت؟ زۆرینەی سۆز و هەڵچوونەکانت پەیوەندی دەگرن بەو شتانەوە کە تۆ وە بیریان دێنیتەوە. فێربوونەکان دەچنە یادگەی ماوە درێژەوە ئەگەر هاتوو وا دەرکەوێت کە پەیوەندیان هەیە پێتەوە. سەرنج ڕاکێش بن و ئەندێشە و خەیاڵت بوروژێنن. هەست و سۆز و هەڵچوونەکانت ببزوێنن. پێوەست بن بەو شتانەوە کە بەلاتەوە جێگای سەرنجن. یادەوەرێکت بیر بخاتەوە لە شوێنێک، دەنگێک، هەستێک، بۆنێک یان ڕووداوێک وات لێ بکات کە بە دوای زانیاری زیاتردا بڕۆیت. بەرەنگاری بیرکردنەوەت ببیتەوە. پەیوەندی لە پێناو فێربووندا لاپەڕە 16. چی ڕوودەدات لە کاتێکدا کە بیر دەکەینەوە و فێر دەبین؟ مێشکمان بیلیۆنەها دەمارەخانە دەگرێتە خۆ کە ئەم خانە دەمارانە پەیامی ئەلکتریکی و کیمیایی بۆ یەکتر دەنێرن. پێکبەستی دەمارەخانەکان ڕێگای هەمیشەیی فێربوون لە مێشکماندا پێک دەهێنن. یادەوەری ماوە درێژ نمونە بۆ ئەو شتانە ڕێگای هەمیشەیی فێربوون دەیانگرێتە خۆ. زانینی ئەلفوبێ، زانینی کاتی وانەی بیرکاری لە نێو خشتەی وانەکاندا، نووسین، بەکارهێنانی کێبۆرد، بەستنی قەیتانی پێڵاوەکانت، لێخوڕینی پاسکیلەکەت، لێخوڕینی ئۆتۆمبیل. ئێستا ئەمە بە یاد بسپێرە. پەیوەندی خانە دەمارەکان لاپەڕە 17. ئایا دەزانیت کە چۆن یادەوەری ماوە درێژت باشتر بکەیت؟
ڕێگاکانی فێربوون لە کاتێکدا دێنە ئاراوە کە ئەو زانیاریانەی فێریان دەبین یان ئەو کارامەیانەی بەدەستیان دەهێنین بە ڕێگای جیاجیا بەکاریان بهێنین. بۆ نمونە زانیاریەکان بەدەنگی بەرز بڵێوە، ڕاوێ بکە بۆ هاوڕێکەت، زانیاریەکان لە ژێر ناونیشانێکی ماناداردا دابنێ، زانیاریەکان لەسەر کاغەز بنووسە و لە دەوروبەری ژوورەکەتدا یان ماڵەکەتدا هەڵێماسە و لە کاتی کۆشش و فێربووندا بیانگرە بەدەستەوە. لە مێشکتدا نەخشە بۆ زانیاریەکانت دابنێ و هێڵکاری بۆ بکێشە. هەوڵ بدە زانیاریەکانت بە شێوەی گۆرانی و ئاواز و بە شێعر و سەروای تایبەت بڕازێنیتەوە. زانیاریەکانم پێکەوە لێک گرێ دەدەم. نیوەگۆکانی لای ڕاست و چەپی مێشک لاپەڕە 18. ئایا مێشکی لای ڕاستت دەزانێت مێشکی لای چەپت چی دەکات؟ مێشکە توێکەڵ دابەش دەبێت بەسەر دوو نیوەگۆدا، مێشکی ڕاست و مێشکی چەپ. هەر هەندێکمان و نیوەگۆیەکی مێشکمان زیاتر لەوی تریان بەکار دەهێنین. مێشکی لای ڕاستت داهێنان و وێناکردن، مێشکی لای چەپت ئەقڵانیەت. مێشکی ڕاست لاپەڕە 19. داهێنان، وێناکردن، شێوە، وێنە و خەیاڵ، دیدگا و دووری، مۆسیقا، کێش و سەروا، هونەر و وێنەکێشان، وێنەی گەورە. مێشکی چەپ لاپەڕە 20. زمان، وشە و قسەکردن، ژمارەکان، لۆژیک، ئەقڵکاری، ڕیزبەندی، نووسین، خوێندنەوە، بیرکاری، وردەکاری، لێوربوونەوە لە شتێک لە نێو چەند شتێکدا. پتێک دروست بکە بۆ ئەو نێوەندە واتە نێوان مێشکی ڕاست و مێشکی چەپت. ئایا لەوە تێدەگەیت ڕاهێنانە جەستەیەکان چۆن مێشکت دەبزوێنن؟ باشترین فێربوون لای ئێمە لە کاتێکدا دەبێت کە هەردوو مێشکی لای ڕاست و چەپمان بەکار بهێنین، واتە فێربوون بە هەموو مێشک. وەرزشی مێشک، جیمناستیکی مێشک لاپەڕە 21. ڕێگایەک بۆ زیادکردنی پەیوەندی نێوان دوولاکەی مێشک بە بەجێهێنانی چەند ڕاهێنانێکی دەستەبەر دەبێت کە پێیان دەوترێت جیمناستیکی مێشک. ئەم ڕاهێنانە کاریگەرن چونکە مێشکی ڕاست کۆنتڕۆلی لای چەپی لەش دەکات و مێشکی چەپیش بە پێچەوانەوە. هەر بۆیە هەر ڕاهێنانێکی جەستەیی گەر هەردوو لای جەستە بە پێچەوانەی یەکترەوە کاری تێدا بکەن، ئەوە نیشانەی کارکردنی هەردوو لای مێشکە و لەم ڕێگایەوە پەیوەندی هەردوو نیوەگۆی مێشک زیاتر دەبێت. بۆ نمونە دەستی ڕاستت بکێشە بەسەرتدا و دەستی چەپت بهێنە بە سکتدا. ئەم ڕاهێنانە 20 جار دووبارە بکەرەوە و پاشان دەستەکانت بگۆڕە و ئەم جارەیان دەستت بهێنە بەسەرتدا و بکێشە بە سکتدا 20 جار. هەروەها جیمناستیکی مێشک ڕۆیشتنی خوێن بۆ مێشک زیاد دەکات. ئەمەش مانای وایە کەوا ئۆکسیجنێکی زۆر بۆ دەمارەخانەکان دابین دەکرێت. مێشکمان پێویستی بە ئۆکسیجن هەیە بۆ فێربوون. هەر ڕاهێنانێکی جەستەیی ئەنجام بدەین دەبێتە هۆی زیادکردنی ڕۆیشتنی خوێن بەرەو مێشک. دەمارەخانەکانت پڕ بکە. خواردن و خواردنەوە لاپەڕە 22. ئایا هەرگیز لە قوتابخانە خەوت هاتووە و بۆ هۆیەوە فێربوونت بەلاوە گران و ناڕەحەت بوو بێت؟ ئایا مێشکت تین و یان برسی دەبێ؟ مێشکمانە هەر وەک بەشەکانی تری لەشمان ئاوی لێ کەم دەبێتەوە ئەگەرە هات و بەشی پێویست ئەومان نەخواردەوە. مێشکێکی کەم ئاو تین و ناتوانێت فێر ببێت. بە درێژایی ڕۆژ ئاوێکی زۆر بخۆرەوە، ژەمێکی باش و دروست بخۆ، خواردنێکی وەک ماسی، گوێز، میوە و سەوزەکان و کەمێک گۆشتی بێچەوری خۆراکێکی باشە بۆ مێشک و یاریدەی فێربوونی دەدات. خواردن بۆ بیرکردنەوە. ڕەوشەکانی فێربوون لاپەڕە 23. ئایا دەزانیت کە ئێمە لە چەند ڕێیەکی جیاجیاوە فێر دەبین؟ مێشکمان زانیاری لە 3 ڕێگەوە هەڵدەسوڕێنێت و وەردەگرێت. ڤیژوەڵ، بینینەکی، هەندێکمان لە ڕووی بینینی وێنەکان و کڵێشەکان و وێنە جوڵاوەکان و ڕەنگەکانەوە باشتر فێر دەبین. بیستنەکی، هەندێکمان بەهۆی بیستنی دەنگ و قسە و بیستاوەکانەوە باشتر فێر دەبین. هەستی بەرکەوتنەکی یان جوڵەیی، هەندێکمان لە ڕێ ئەنجامدانی کار و جوڵە و دەستلێدان و بەرکەوتندا باشتر فێر دەبین. ئێمە هەمومان ئەم 3 ڕەوشەی فێربوون بەکار دەهێنین، بەڵام هەر یەکێکمان و لە ڕێ یەکێک یان دوان لەم ڕێگانەوە باشتر فێر دەبین و بەلامانەوە پەسەندترە. ئەمانەش ڕێگای پەسەندی فێربوونمانن یان ڕەوشی پەسەندتری فێربوونمانن. زۆر گرنگە کە بیر لە ڕەوشی پەسەندکراوی فێربوونت بکەیتەوە و گەشە بۆ ڕێگایانی فێربوونت بدەیت کە بۆ فێربوونت باشترینیانە. بە ڕێگای تایبەتی خۆم فێر دەبم. 2. ڕەوشەکانی فێربوون.
ئایا تۆ فێرخوازێکی بینینەکەیت؟ ئایا حەزت بە ڕەنگ و وێنە شێوەکان هەیە؟ فێرخوازە بینینەکەکان لە سەدا 29مان ئەو فێربوونەمان بەلاوە پەسەندە کە بەهۆی پاراستنی وێنەکانەوە دەبێت لە مێشکماندا. فێرخوازانی بینینەکی پێویستە لەسەریان وێنە و نەخشەی زێنی، کۆمپیوتەر، کلێشە، چوارچێوە، وشەی کلیلی، تەلەڤیزیۆن، ڤیدیۆ، وێنە و نەخشەکانی مێشکیان بەکاربێنن. ڕەنگ بەکاربهێنە بۆ یارمەتیدانی مێشکت لە یادەهێنانەوەدا. لە کاتی تێبینی نووسیندا پێنووسی ڕەنگاوڕەنگ بەکاربهێنە و ڕەنگی کلێشەکان بە ڕەنگی جیاجیا بکێشە و پاندانی ئەستور ماجیک بەکاربهێنە بۆ دیاریکردنی دەقەکان. زانیاریەکان بە خاڵی پێشاندەر و یان بە وشەی کلیلی نیشانی بکە و بنووسە با لە شێوەی ڕەنگاوڕەنگدا بن. بڕوانە چۆن فێر دەبیت. ڕەوشەکانی فێربوون لاپەڕای 25. ئایا تۆ فێرخوازێکی بیستنەکەیت؟ ئایا تۆ وەڵام دەرەوەی دەنگ و ئامازەکانیت؟ فێرخوازانی بیستنەکی لە سەدا 34مان لە فێربووندا پەسەندی پاراستنی دەنگەکان دەکەین لە مێشکماندا. فێرخوازانی بیستنەکی پێویستە لەسەریان لەگەڵ هاوڕێ و دۆستەکانیاندا هەوڵی فێربوون بدەن لەسەر بابەتەکان، پێکەوە گفتوگۆ بکەن و یاریدەدەر و هاوکاری یەکتر بن لە تێگەیشتنی بابەتەکاندا. تێبینیەکان تۆمار بکەن و پاشان لێی بدەنەوە. لە ماوە و کاتی فێربووندا گوێ لە موسیقا بگرن، بە دەنگی بەرز و پێکەنی ناویەوە بابەتەکان دووبارە بکەوە، بە ئاواز و شێوەی گۆرانیەوە لە بابەتەکاندا کۆشش بکە. کەسێک لە خێزانەکەتدا ڕاستپێرە تا لەبارەی بابەتەکانتەوە پرسیارت لێ بکات. سیدی-ڕۆم بەکاربهێنە، ئەو پرۆگرامە کۆمپیوتەریانە بەکاربهێنە کە دەقەکانت بە دەنگی بەرز بۆ دەخێنێتەوە. ئایا گوێچکەکانت واڵا کردووە؟ ڕەوشەکانی فێربوون لاپەڕا 26. ئایا لە کاتی فێربووندا حەز دەکەیت بجوڵیت؟ ئایا لە کاتی فێربووندا حەز دەکەیت دەست لە شتەکان بدەیت یان کۆمپیوتەر بەکاربهێنیت؟ فێرخوازانی هەستەکی بەرکەوتن لە سەدا 37مان لە فێربووندا پەسەندی جوڵە و بەرکەوتن و دەستلێدان دەکەین. فێرخوازانی هەستەکی بەرکەوتن پێویستە لە هەر شوێنێکدا گونجاو بوو بە شێوەی کردارێکی کار بکە، یان هەست بە شتەکان بکە، یان دەستیان لێ بدە. کۆمپیوتەر بەکاربێنە. تێبینەکانت بخەرە سەر کارت و کارتەکان بە پێی گرنگیان ڕیزبەندی بکە. تێبینەکانت بە شێوەیەک لە زەوی یان دیوارەکاندا دابنێ کە بتوانیت بە نێویاندا هاتوچۆ بکەیت. لە کاتی خوێندنەوەدا وەرە و بڕۆ. ڕاهێنانەکانی جیمناستیکی مێشک ئەنجام بدە. هەستە سەرپێ خۆ بکشێنە یان ڕاهێنانی جەستەیی ئەنجام بدە. بەلایەنی کەمەوە هەموو 20 خولەک جارێک. وێنە یان نەخشەی زینی بکێشە. پەنجە بهێنە بەسەر وشەکان و نەخشەکان و بەدەنگی بەرز هەر یەکێکیان بڵێ. ئیسفەنج بکوشە یان بەلایەنی کەمەوە فشار بکەرە سەر تۆپێک لە کاتی جێبەجێکردنی ئەرکەکانی فێربووندا. بە ئەزموونی جوڵەکانت فێربوون دروست بکە. جۆرەکانی زیرەکی لاپەڕا 27. ئەوە گرنگ نییە چەندە زیرەکی، گرنگ ئەوەیە زیرەکیەکەت لە چیدایە. بە پێی هاروارد گارنەر ئێمە 8 جۆری جیاواز زیرەکیمان تێدایە. بۆ نمونە هەندێکمان زیرەکێکی تەواو و گەشەکردومان هەیە لە بواری بیرکاریدا، هەندێکمان زیرەکێکی جەستەیی و وەرزشی تەواو گەشەکردومان هەیە، ئەوانی تری زیرەکێکی موسیقی تەواو گەشەکردویان هەیە. ئێمە دەتوانین گەشە بە ئاستی ئەم زیرەکیانێمان بدەین بە پێدانی دەرفەت و هاندان. جۆرەکانی زیرەکی لاپەڕا 28. تۆ چ جۆرە زیرەکێکیت؟ ژیربێژی، بیرکاری لاپەڕە 28. ئەو کەسانی کە لە مەسەلەی بیرکاری ژیربێژیدا زیرەکن لە ژمارەکاندا باشن و لە ناسینەوەی شێوەکانیشدا خێران. ئەم جۆرە زیرەکانە دەتوانن گەشە بەم توانایانە بدەن. بۆ نمونە بە چارەکردنی کێشە، ڕیزکردن، دانانی شت یەک لە دوای یەک، حەلکردنی مەتەڵ، وریابوون بەرامبەرە هەموو ئەو ژمارانەی کە لە دەوروبەرماندان. جوڵەیی جەستەیی ئەو کەسانەی زیرەک و بەهێزن لە کاری جەستەیی جوڵەییدا چێژن لە جوڵە جەستەیەکان وەردەگرن و باشن لە وەرزش و سەما و شانۆکاریدا. دراما دەتوان گەشە بدەن بە توانەکانیان، بۆ نمونە بەکارکردن بە شتەکان، دەوربینین، دراما، جیمناستیکی مێشک، گەشت و گەڕان، وەرزشکردن. ئەدەبی و کەلامی لاپەڕا 29.
ئەو کەسانەی کە لە بواری قسەکردن زمانەوەیاندا زیرەکن لە وشە و زماندا باشن، بە ئاسانی دەخێننەوە و دەنووسن، دەتوانن پەرە بە توانەکانیان بدەن. بۆ نمونە بە جێڕانەوەی چیرۆک چ بە دەمی بێت شەفەهی، چ بە نووسین تەحریری، چالاکی نووسین، زیادکردنی زانینی وشە و مانا و گفتوگۆ و مشتومڕ. ئەو کەسانەی زیرەک و بەهێزن لە بواری سروشناسیدا ئارەزویان لە هەر شتێک هەیە لە جیهانی سروشدا. بۆ نمونە ئەو کارانەی کە پەیوەندیان بە سروشتەوە هەیە وەک پۆلێنکردن، بینینەکی شوێنی لاپەڕەسی. ئەو کەسانەی لە بواری بینینەکی شوێنیدا زیرەکن لە بواری بیرکردنەوە لە وێنەکردن، نەخشەکێشان، هێڵکاری، کلێشە و وێنە و نەخشەدا باشن. گەشە بەم توانایە دەدرێت بەمانە. بۆ نمونە وێنە و نەخشەکێشان، دیزاین، بەکارهێنانی ڕەنگەکان، نەخشەکێشانی زەینی، کلێشە و دیاگرام، وێنە، خەیاڵ، نیشاندانی وشە، فۆرمی زانستی و بیرکاریانە، زەینی و ویجدانی، لاپەڕەسی. ئەو کەسانەی کە دەتوان کار بکەن و کێشە چارەسەر بکەن بۆ خۆیان وەک نەخشە دەکێشن و بەردەوام دەبن لەسەری. ئەم جۆرە کەسانە دەتوانن پەرە بەم زیرەکیان بدەن. بۆ نمونە ئەو کارانە بکەن کە مانایەکی شەخسیان هەیە. بۆ نمونە هەموو ئەو شتانەی پێوەستن بە ماڵ یان ئارەزوەکانیان، دانانی ئامانجی کەسی، هەدەفی شەخسی وە خۆ هەڵسەنگاندن، موسیقایی، ئاواز، لاپەڕەسی و یەک. ئەم جۆرە کەسانە بەهێزن و بەتوانان لە زیرەکی موسیقیدا و هەستیارن بە بەرز و نەزمی دەنگ و ئاواز و کێش و لێدانی ئامێرە موسیقاییەکان و چێژ لە گوێگرتن لە موسیقا وەردەگرن. ئەم کەسانە دەتوانن گەشە بە خۆیان بدەن. بۆ نمونە بە دانانی ئاواز و وتنی شتەکان بە ئاوازەوە، بەکارهێنانی موسیقا لە دەوروبەردا بۆ کاتی فێربوون، هەروەها بەکارهێنانی کێش و سەروا بۆ زیاتر هاندانت لە فێربووندا. کۆمەڵایەتی، لاپەڕەسی و یەک. ئەو کەسانەی کە کاری باش دەکەن لەگەڵ خەڵکانی تردا لە نێوان گروپ وەیان تیم وە کاری گروپی لە قوتابخانە، چارەسەرکردنی کێشە لەگەڵ کەسانی تر، دەتوانن گەشە بەم توانایانەیان بدەن. بۆ نمونە کارکردن لە گروپدا، دەوربینین، گفتوگوی نێو گروپ و یاریە تیمیەکان. جوانتر کار بکە بە شێوەیەکی سروشتیانە. زیرەکی سۆزدار، لاپەڕەسی و دوو. بۆچی زیرەکی سۆزدار گرنگە بۆ تۆ؟ خەڵکە زیرەکە سۆزدارێکیەکان لە زیرەکی کۆمەڵایەتی و ویژدانیدا تەواو گەشەیان کردووە. ئەوان لە تیمدا یاری دەکەن، باش گوێ دەگرن، پێشەنگ و پێشەوای کەسانی ترن، هاوڕێتیان خۆشە و کۆمەڵایەتین، ئارەزویان هەیە کە لە گروپدا کار بکەن و فێر بن، سۆز و هەڵچوونەکانیان بەڕێوە دەبن و لیان تێدەگەن. پەیوەندەکانیان بە چاکی دەنرخێنن، زانیاری و کاری کەسانی تر دەنرخێنن، ئامانج دیاری دەکەن و بەرەو ئامانجەکانیان هەنگاو دەنێن، باوەڕ و متمانەیان بە خۆیان هەیە و هانی خۆیان دەدەن. بەڵگەی لە ڕادەبەدەر هەیە بۆ ئەوەی بتوانین بڵێن کە زیرەکی سۆزدار هۆکارێکی زۆر باشترە لە زیرەکی ئاکادمی بۆ سەرکەوتن لە کار و ژیاندا. ئەو لەوانەیە کە فێرن چۆن سۆز و هەڵچوونەکانیان بەڕێوە بەرن لە قوتابخانە و ژیانی پاش قوتابخانەش لە کارەکانیان باشترن و سەرکەوتوترن. زیرەکی سۆزدارت بەکار بهێنە. سوڕی فێربوونی خێراکراو، لاپەڕەسی و سێ. ئایا لە خۆتت پرسیوە کە بۆچی فێر ئەبیت؟ ئایا پرسیارە لە خۆت کردووە لە سوڕی فێربووندا؟ سوڕی فێربوونی خێراکراو، پێوەستکردنی فێربوونەکان. تا ئێستا لەم بابەتە چی فێر بوویت؟ یەکەم جار وێنەی گەورە. ئەم بابەتە لە کوێ ئیشەکەی تۆدا یەک دەگرێتەوە بۆ ئەوەی پێوەستی بکەیت لەگەڵ تاقیکردنەوەکاندا. ئایا هاوکارتە لە بەدیهێنانی ئامانجەکاندا؟ ڕوونی ئەنجام. دەتەوێت چی بزانیت لە کۆتایی ئەم کارەدا؟ وەرگرتن، چالاکی. ئایا دەتوانیت زانیارەکانت کورد بکەیتەوە لە کڵێشە و نەخشەی زیینی و کوردکراوە هەتا دوایی؟ دەربڕین. ئایا دەتوانی ئەم بابەتە فێری قوتابیانی تر بکەیت؟ پێداچوونەوەیەک بە ڕوونکردنەوە و دووبارە وتنەوەدا پرسیارت لە خۆت کردووە بۆ هەڵسەنگاندنی ئەوەی کە ئایا ئەوەی مەبەستت بوو هێناوتەدی یان نا؟ مۆسیقا و فێربوون، لاپەڕەسی و چوار. ئایا تا ئێستا لە کاتی فێربووندا گوێت لە موسیقا گرتووە؟ ئایا دەزانیت کە جۆرە موسیقایەکی ڕێک و پێک فێربوون باشتر دەکات؟ مێشکێکی ئیسلاحەت کردو زۆر بە شێوەیەکی کاریگەرتر فێر دەبێت. موسیقا دەتوانێت یارمەتی مێشک بدات تا ئامادەی کات بۆ فێربوون.
لێکۆڵەران دەریان خستووە کە لێدانی موسیقای مۆزارت بزوێنەری مێشکە. ئەم پارچە موسیقایانەش هەر باشن کە گوێیان لێ بگیرێت لە کاتی کۆشش و خوێندندا. لێکۆڵەران دەریان خستووە کە لێدانی موسیقای مۆزارت بزوێنەری مێشکە. پێش لە تاقیکردنەوە ئەگەر ویستت مێشکت ببزوێت هەندێک موسیقا لێ بدا. خۆپێزانین یان لە خۆڕوانین لاپەڕە 35. هەستت چۆنە بەرامبەر خۆت؟ خۆبەرزڕاگرتن و خۆپێزانین مانایان وایە کە تۆ متمانەت بە خۆت و کارەکانی قوتابخانەت هەیە، باوەڕ و متمانەت بە خۆت هەیە کە هەڵە دەکەیت و لە هەڵەکانتەوە فێر دەبیت، بە شێوەیەکی ئیجابی و پۆزتیڤانە دەڕوانیتە ژیانت وەک گەشبینێک، باوەڕت وایە سەرکەوتوو و براوەیت. بە خۆنەزانین و خۆنزمڕاگرتن مانای وایە کە تۆ متمانەت نییە بە خۆت و کارەکانی قوتابخانەت، دەترسی لە هەڵەکردن و دەڕوانیتە خۆت وەک دۆڕا و شکست خواردوویەک، بە شێوەیەکی سلبیانە نگەتیڤانە دەڕوانیتە ژیانت وەک ڕەشبینێک، باوەڕت وایە دۆڕاویت. کۆشش بکە و خۆت بکشێنە. لە خۆڕوانین لاپەڕە 36. چۆن لە خۆڕوانینت باشتر دەکەیت؟ لێکۆڵەران دەریان خستووە کە قوتابیانێک کە نرخی کەسایەتی خۆیان دەزانن و ڕێزە لە خۆیان دەگرن فێرخوازانێکی زۆر سەرکەوتون. تۆ دەتوانیت خۆپێزانینە دەگەشە پێ بدەیت بە پلانم بۆ سەرکەوتن دابنێ و پێشبینی سەرکەوتن بکە. زمان و وشەی ئیجابیانە پۆزیتیڤانە بەکاربهێنە. دەربارەی بە خۆت و خەڵکانی تریش بە شێوەیەکی پۆزیتیڤانە بیر بکەرەوە. گوێ مەدە بە هەر شتێک کە هەستێکی نەزانینت تێدا دروست بکات. وەک سەرکەوتوویەک بڕوانە خۆت، چ لە قوتابخانە بیت چ لە بوارەکانی تری ژیاندا. ئامانج بۆ خۆت دابنێ. بە فێربوونەکانتان هاوکاریەک بکەن و هانی یەکتر بدەن لەسەری. لە هەڵەکانتەوە فێر ببە. هەموو کەسێک هەڵە دەکات. باشترین شت ئەوەیە سوود لە هەڵەکانت وەرگریت و شتیان لێوە فێر بیت. بڕوانە پاڵەوانەکەی ناخی خۆت بیر بکەرەوە. ئەمڕۆ چیت ئەنجام داوە بۆ ئەوەی هەستی شانازیکردن بە خۆتەوە بەلاوە دروست بێ؟ ڕووبکەرە تیشکی خۆر و ئەو کات چیدی ناتوانیت سێبەرەکان ببینیت. هێلین کیلەر. زمانی ئەرێ و ئیجابیانە لاپەڕە 37. ئایا زمانی نێگەتیڤ بەکار دەهێنیت؟ ئایا دەزانیت چۆن زمانت لە نێگەتیڤە دەگۆڕیت بۆ پۆزەتیڤ؟ نێگەتیڤ: ناتوانم ئەنجام بدەم. دەیگۆڕم بە پۆزەتیڤ: دەتوانم جێبەجێ بکەم. نێگەتیڤ: لە 20یاندا 10 هەڵەم کردووە. پۆزەتیڤ: لە 20یاندا 10 دانەیانم زانیوە. نێگەتیڤ: هیچی لێ تێناگەم. پۆزەتیڤ: زەحمەت نەبێ ئەمەم بۆ ڕاوە بکە، لێی تێنەگەیشتوم. جێبەجێ دەکەم چونکە دەتوانم. جێبەجێ دەکەم چونکە دەتوانم. چونکە دەتوانم. جەخت لێکردنەوەی پۆزتیڤانە لاپەڕە 38. ئایا پۆزتیڤانە بیر دەکەیتەوە؟ ڕستە و وشەی پۆزتیڤانە هەڵبژێرە و جەختی لێ بکەرەوە. سەیریان بکە و لێیان بڕوانە و لەسەر دیواری ژووری نووسنت دایان بنێ و بیان لکێنە بە دەفتەری تێبینی و شوێنی پاراستنی قەڵەم و ڕاستەکانت و بە دەوری خشتە و کاتی وانەکانتدا. داوا بکە لە هەندێک کەس شتانێکی باشتر بۆ بنووسێت دەربارە بە خۆت. جەخت لێکردنەوەکان لاپەڕە 39. کێشەیە خۆت چارەی بکە. گەورە بیر بکەرەوە پاشان ئەنجام بدە. زەردەخەنە ڕەوشی منە. بگە بە ئاسمان. بگە بە ئاسمان. من زۆر زیرەکەم کە تا ئێستا هیچ کۆمپیوتەرێک دروست نەکراوە بتوانێت ئەو کارانە بکات کە من ئەیانتوانم. زۆر بە سەنایی باشترین کار ئەنجام بدە. سەرکەوتن لە توانینەکانەوە دەست دەکەوێت نەک نەتوانینەکان. ئەو شتانە هەمیشە ڕوو دەدەن کە باوەڕتان پێیان هەیە. باوەڕیش بە شتەکان دەبێتە هۆی ڕوودانیان. دەتوانیت ئەگەر بیزانیت. دەتوانیت ئەگەر بیزانیت. ئامانجدانان لاپەڕە 41. ئامانجەکان، مەبەستەکان، ئەرکەکان چین؟ ئەمانە چیان تێدایە بۆم؟ مەبەستەکان: دەتەوێت لەکوێ بیت لە داهاتوویەکی دووردا؟ چارەنووس. ئامانجەکان: هەنگاو و هەڵگرتنە بەرەو مەبەستەکان. ئەرکەکان: ئەو کارانن کە دەبێ بکرێن بۆ گەیشتن بە ئامانجەکان. بیرکەرەوە لەبارەی داهاتوو. ئامانجەکانت دیاری بکە. ئەو ئەنجامانەی دەتەوێن ئامانجەکانت دیاری بکە.
ئەو ئەرکانەی کە پێویستن بۆ دانانی ئامانج و مەبەستەکان کە بێنە دی لە خوارەوە بیان نووسە و بە ڕێکوپێکی پیاندا بچۆرەوە بۆ ئەوەی ڕێژەی پێشکەوتنت بزانیت. سەرکەوتن بێنە پێش چاو لە چی ئەچێ؟ هەستی سەرکەوتنت چۆنە؟ پیرۆزبایی خەڵکی ببیستە کاتێک خەڵک پیرۆزبایی سەرکەوتنت لێ دەکەن لە خەیاڵتدا ئەوان چیت پێ دەڵێن؟ ئامانجی بەرز و بڵند بڕۆ بەرەو ڕووی. یادەوەریت بەهێز بکە لاپەڕە 42. ئایا شتەکانت بە خێرایی لەبیر دەچنەوە؟ زۆرینەمان لە یادەوەری ماوە کورت لە بیرهێنانەوەی شتەکان بۆ ماوەیەکی کەمدا باشین، بەڵام لە یادەوەری ماوە درێژدا باش نین. ئەم تەکنیکانەی یادەوەری بەکار بهێنە بۆ ئەوەی یارمەتیت بدات زانیاریەکانت لە یادەوەری ماوە درێژدا بپارێزرێت. چیرۆک دروست بکە. فێربوونەکانت وەک چیرۆک لێ بکە. نەخشەی زێنی بەکارهێنانی وشەی کلیلی یارمەتیت دەدات لە پۆلێنکردندا. سەروادانان یان بە شێعرکردن هاوکاری دەکات بۆ وەبیرهێنانەوە وشەکان وەک موسیقا لێ بکە. پۆلینکردن وشە لێکچووەکان لەژێر سەردێڕدا بنێ. بیرۆکەکان و ژمارەکان لەگەڵ وشەکاندا پێکەوە ببەستە. بۆ نمونە وشەیەک لەبەر بکەیت بۆ ئەوەی هەر پیتێکی وشەیەکی گرنگت وەبیر بێنێتەوە وەک چۆن قوتابیانی فێربوونی زمانی عەرەبی بۆ لەبەرکردنی کرداری ڕانەبردوو بە پێی کەسەکان وشەی ئەنیت لەبەر دەکەن بۆ ئەوەی هەر کات ویستیان فعلێکی مازی بکەن بە مزارع یەکێک لەو پیتانە بخەنە پێش. هەر کات شتێکی نوێ فێر دەبم ئەو شتە نوێیە هەندێک شتی کۆن لە مێشکم دەکاتە دەرەوە. دووبارەکردنەوە بەڕێگەی جیاجیا کارەکانە دووبارە بکەرەوە. بە ڕەنگی جیاجیا بنووسە و بکێشە. بە دەنگی بەرز بیانڵێ وەرە و بڕۆ و دووبارە بکەرەوە. لە کاتی خۆی بێنەوە یاد گەر وەک شێعر بوو بێت لەلات. نەخشە زێنەکان و یادەوەری لاپەڕە 44. چۆن نەخشە زێنەکان هاوکاریت دەکەن بۆ دەستگەیشتن بەو زانیارانەی کە لە مێشکتدان. نەخشە زێنیەکان ڕێگایەکن بۆ بەکارهێنانی وشە کلیلیەکان. بەکارهێنانی نەخشە زێنیەکان هێڵ بۆ پێوەستکردنی زانیارەکان هەروەک خانەدەمارەکان و پێکبەستنیان. بێنە بکێشە و ڕەنگ بەکاربێنە. پۆلینکردن 8 جۆر زیرەکی. بەشەکان لە خۆڕوانین ڕەوشەکانی فێربوون. 8 زۆر زیرەکی بیرکاریانە جەستەی و جوڵەیی زەینی و ویژدانی بینینەکی شوێنەکی زمانەوانی کۆمەڵایەتی موسیقایی سروشتی ئەوان بەهۆی جۆرێک بوو لە نەخشە زێنی. ڕەوشەکانی فێربوون جۆرێکی ترە لە نەخشە زێنی بینینەکی بیستنەکی هەستنەکی و جوڵەیی. بەشەکانی مێشک مێشکە توێکڵ سیستمی لیمبیک مێشکی خوشۆکەکان. مێشکی خوشۆکەکان دوو ئەرکان هەیە بەرپرسی مانەوە و غەریزە لە ژێر فشاردا فێربوون و یادگا دادەخات. سیستمی لیمبیک سۆز و هەڵچوون یادەوەری ماوەدرێژ سۆز و هەڵچوون پەیوەندیان بە سیستمی لیمبیکەوە هەیە. مێشکە توێکڵ بیرکردنەوە لە پلەیەکی باڵادا چارەکردنی کێشە. لە خۆڕوانین نەخشەیەکی زێنی بۆ لە خۆڕوانین. بیرکردنەوەی پۆزیتیڤانە زمانی پۆزیتیڤانە سەرکەوتن باوەڕ بەخۆبوون. چاودێریکردنی مێشک خواردنی تەندروست ڕاهێنانەکانی مێشک خواردنەوەی ئاو. ڕاهێنانەکانی مێشک بە دوو شێوە لە چاوی زەین و دڵدا نەخشەی زەینی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی یەکەمین کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی دەنجی ئاینی بە زمانی شیرینی کوردی. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی تیشکێک بۆ مێژوو سەرنجێک بۆ ئەمڕۆ ژیریەک بۆ داهاتوو. کتێبخانەی ڕۆشنایی دەنجی ڕۆشناییەک لە پەڕاوە ڕاستیەکان بەرەو دڵە شەکەت و ماندووەکان. ڕۆشنایی دەنجی زەنجێک بۆ بێداری خۆراکێک بۆ مێشک. ڕۆشنایی دەنجی بۆ گەاندنی ڕەخنەوە پێشنیارەکانتان بۆ دەستکەوتنی کتێبەکانی کتێبخانەی ڕۆشنایی دەنجی پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنەکانی کۆڕک 0750 442 08 72
زین 1970 442 08 بەڕێوەبەری کتێبخانەی ڕۆشنایی دەنجی هاوکار محەممەد. ڕۆشنایی دەنجی 35/2017 بەرامبەر بە 4 ڕەمەضانی 1438 کۆچی